ڤیددیۆ ژمارە دوو لە کۆی ئەو ڤیددیوانەی کە بەمەبەستی ڕاهاتن لەگەڵوانەکانی فێربوونی وێب هەڕۆشتن لە وێب بچن بڵاویان دەکەمەوە. بریتی دەبێت لە پێناسەکردنی پیاوەکراوێک بۆ نۆتپاد پلاس پلاس کە پێش بە ناوی زین کۆدینگ هەبوو، بەڵام ئێستا ناوەکەی گۆڕدراوە بۆ ئەمێت. کاری ئەو پیاوەکراوەشەوەیە کە هاوکارمان بێت بۆ خێراتە نووسینی کۆدەکانمان و هەروەها بە شێوەیەکی ژیرانەتر کە دووبارەکردنەوەی وشەکان و تاگەکان بە شێوەیەکی زۆر کەم کاتەوە. پیاوەکراوەکە خۆڕایە و لە ماڵپەڕی سەرەکیەوە دەتوانێت دابگیرێت بەمبەسی داگرتن سەردانی پەڕی داونلۆد بکە، نۆتپاد پلاس پلاس کردە بکە. دواتر لێرە هەنگاوەکانی دامەزراندن نووسراوە. بۆ ئەوەی ئەم پیاوەکراوە دامەزرێنیت پێویستە پیاوەکراوێکی تر بە ناوی پایتۆن سکریپت دامەزرا بێت کە بۆ خۆی لە پلاگین مانێجر لە نۆتپاد پلاس پلاس هەیە. پیاوەکراوەکە لەم لیستە دەردەکەوێت هەڵی بژێرەوە دواتر کردە لە ئینستاڵ بکە بۆ دامەزراندنی. پاش دامەزرانی و پیاوەکراوە پەڕگەی ئەمێت داونلۆد بکە. پاش داونلۆدکردنی دەبێت پەڕگەکان بکەیتەوە و لە نێو بخچەی پلاگینز، لە نێو بخچەی نۆتپاد پلاس پلاس، لە نێو بخچەی پرۆگرام فایلز دایان بنیت. پاش دامەزرانی پیاوەکراوەکە بەو شێوەیە لە لیستەی پلاگینز دەردەکەوێت. لێرە کۆمەڵێک تاگ نووسراویان کورتە ڕێنمایی نووسراوە کە چۆن بەکار ببرێتیان ئەو دوگمانەی کە دەبێت بەکار ببرێن بۆ کارپێکەوەگراوەکە چین. نمونەیەکی زۆر سەرەتایی بۆ نمونە هەموو جارێک کە پەڕێکی HTML دروست دەکەین دەبێت بە تاگی HTML دەست پێ بکەین، دەبێت تاگی HTML دابخەین، دەبێت تاگی هێد بنووسین، تاگی هێد دابخەین و بە هەمان شێوەش تاگی بادی بنووسین و تاگی بادی دابخەین. ئەمە سەرەتاییترین پەڕی HTML کە نووسیومە. تەنیا بۆ نووسینی ئەم چەند دیێڕە چەند هەنگاوێک پێویست بوو هەندێک وشە دووبارە کراونەتەوە، واتە وشانە کە 6 جار نووسراون لە ڕاستیا خۆی سێ وشەیە کە هەر وشەیەک دوو جار نووسراوە. کارێکی سەرەکی زین کۆدینگەوەیە کە بەکاربردنی ئەم وشە دووبارە کەم کاتەوە، هەروەها کۆدەکانمان بە شێوەیەکی دروست و خاوێنتر بۆ بنووسێت. بۆ نمونە بۆ نووسینەوەی پەڕێکی سەرەتایی HTML بنەڕەتی HTML بەبێ هیچ تاگێکی تایبەت تەنیا پەنجە بە کلیلی شیفت و ژمارەیەک دەنین، دواتر کۆنترۆل ئالت ئێنتەر، ئەو کاتە دەبینین پەڕێکی HTMLمان بۆ دروست دەبێت بەبێ ئاماژدان بە تاگەکانی تر. ئەم پیاوەکراوە لە کاتێکە باشە بە شێوەیەکی زۆر بەکار ببێت کە لە تاگەکان تێ بگەیت کە تاگەکان بۆچی بەکار دەبرێن، بۆچی لە ئەو شوێنانە دەنووسێن کە دەنووسێن، هەروەها شێوازێکی دروست بەکاریان بێت. هەر کاتێک لەو بنەمایانە تێگەیشتی کە بۆ نمونە زمانی HTML یان زمانی CSS چۆن کار دەکەن، ئەو کاتە ئەمێت بە شێوەیەکی زۆر بەکار ببە کە کاتی زۆر بۆ پاشەکەوتەکات و پرۆسەی کۆدنووسینەکە زۆر بە خێراکاتەوە. نمونەیەکی دیکەوەیە کە کاتی کۆدنووسینمانە ئەمڕۆ دیڤ زۆر دروست دەکەین. بۆ نمونە دیڤێک دروست کەم کە کلاسێکی تایبەتی هەبێت. دەبینین لە پێشە تاگی دیڤ دەکەمەوە، دواتر وشەی کلاس دەنووسم کە نرخی کلاسەکەی بۆ دەنووسم و لە کۆتایە تاگی دیڤەکە دادەخەم. نووسینی ئەو دیڤە کۆدەکانی ئەو دیڤە بە ئەمەد زۆر ئاسانە، تەنیا پێویست بە دۆت دەخ دەکات. کاتێک دەنووسین دۆت ئەمێت بۆ خۆی دەزانین مەبەستمان لە کلاسە، ئەگەر بنووسین هاش دەزانێت کە مەبەستمان لە ئایدیە. ئەگەر پێش دۆتەکە هیچمان نەنووسی بێت بە شێوەیەکی ئاسایی ئەمێت بۆ خۆی دیڤێک هەڵدەبژێرێت کە ئاساییترین تاگە بەکار دەبرێت. ئەوەیش کە لە دوای دۆتەکەەوە بێت یان نقطەکەەوە بنووسرێت دەبێتە ناوی کلاسەکە یان ناوی ئایدیەکە. بۆ ئەوەی کۆدەکانمان بۆ تەواو بکات کۆنترۆل ئالت ئێنتەر، هەمان کۆدی سەرەوەم بۆ دەنووسێت، بەڵام ئێمە لێرەدا تەنیا 4 پیتمان نووسی. ئەمەت لە هەندێک حاڵەتی تریشە هاوکاریمان دەکات. بۆ نمونە ئەگەر دیڤێک بنووسم، ئەگەر هەمان دیڤی سەرەوە بنووسم کە هەمان کلاسی هەبێت، ئەگەر نووسراوەیەک لە خۆ بگرێت بۆ نمونە دەبێت بەو شێوەیە بنووسم، دیڤەکە بکەمەوە وەکو پێشوە و دواتر نووسراوەکە لە نێو دیڤەکە بنووسم. لە ئەمەت دەتوانین هەمان تاگی پێشوو بنووسینەوە، نووسراوەکەمان لە نێو دووکەوانە دەنووسین و کۆنترۆل ئالت ئێنتەر هەمان ئەنجامی دەبێت. نمونەیەکی دیکەشەوەیە کە تاگ لە نێو تاگی تر بنووسین. بۆ نمونە ئەگەر هەمان تاگ بنووسمەوە
لە نێو ئەو تاگەش کۆمەڵێک لیست ئایتم دروست بکەم وەک دەبینین دەبێت تاگەکان یەک بە یەک بنووسم دواتر یەک بە یەک تاگی داخستنەوەشیان دووبارە بنووسمەوە کە کاتی زۆر دەبات بۆ نمونەگەر ئێستام لیست ئایتمانە دوور و درێژ بێت کاتێکی زۆر دەبا بنووسیان شێوازێکی تر بۆ نووسینی ئەو کۆدانەی سەرەوەیانە و دیڤەی سەرەوە کە ئەو لیست ئایتمی لە خۆگرت بێت بە شێوازی ئەمەتەوەیە کە ئەو هێمایە دەنووسین کە مەبەست لەوەیە ئەوەیە ئەو دیڤەی کە دروست دەکرێت یان ئەو تاگەی کە دروست دەکرێت لە پاش ئەم هێمایە هەر شتێکی تر بێت لە خۆ دەگرێت واتە ئان ئۆردت لیستێک لە خۆ دەگرێت واتە لە نێو ئان ئۆردت لیستەکە لیست ئایتمێک دروست دەکەین کە ئەو لیست ئایتمێش بۆ خۆی نووسراوەی ئایتمی لە خۆ گرت بێت دەبێتە هەمان ئەنجامی سەرەوە و وەک دەبینین بۆ خۆشی ئیندنتەیشن یان ڕێخستنی کۆدەکانیش جێبەجێ دەکات ئەگەر هەمان نمونەی سەرەوە بنووسینەوە بەڵام ئەمجار بمانەوێت لە باتی یەک لیست ئایتم دە لیست ئایتممان بۆ دروست بکات ئەو کاتە لە پاش لیست ئایتمەکەەوە دەنووسین کە چەند لیست ئایتممان بۆ دروست بکات ئەمەت نەکتەنیا بۆ HTML بۆ CSS کاراسانیمان بۆ کات بۆ نمونە ئەگەر کلاسی دەق بنووسم و مەرجێکی بۆ بنووسم ئەگەر پانیەک دیاری بکەم بۆ کلاسی دەق بە شێوەیەکی یاسای دەبێ بنووسم width بۆ نمونە 100 پیکسل بەڵام بە ئەمەت تەنیا دەنووسم w_px Ctrl Alt Enter هەمان ئەنجامی دەبێت ئەمە نمونەیەکی زۆر سەرەتاییە بۆ ئەوەی ڤیدۆکە زۆر دوور و درێژ نەبێت پێشنیار دەکەم بۆ خۆت سەردانی پەڕی دۆکومنتیشن بکەیت لە ماڵپەڕی سەرەکی پێوەکراوەکە بۆ زانیاری زۆرتر و هەروەها چۆنێتی نووسینی تاگی پێشکەوتوتریان تاگی قوڵتر کە کۆمەڵێک کارەسانی دیکەت بۆ جێبەجێ بکات